فیتپەم تێگەچێ بەنزینەکان تاوانە تێگەچێ بەنزینەکەش نییە هەمووی نەوتی تایە زۆر یان بەنزیخانەکان نەوتی تێکەن دووەمیش فیتپەمەکە زۆر وەستێ نۆزل پیسە بێ نۆزلەکان نۆزل سارە فیتپەمش جار وایە سایقش عادیە بەستێ عادیش ئیش ناکە گەر ئەسی بۆ دانەی ئەسیدانەی ئەوە جیایە ئەمە لەم مانگەیە تقریبن 2 جار 3 جار فیتپەمپە گۆڕم ئەچتە لای وەستا حکومەتەوە مارگای خەتای بەنزینەکەیە ئەچتە بەنزیخانە ئەلێ خەتای وەستاکەیە بەڕاستی ینی بێتامە شتەکە بەدەست فیتپەمپ و بەدەست بەنزینەوە ئەتر وەچتە لای وەستا لێ پلەی گەرمایە و بەنزینەکەت عادیە و هەستا بەنزیخانەشە لە بەنزەکەی من عیبی نییە و نازانین چی پێم بەڕاستی خۆم لەم مانگەیە ئەمە دووەم سێم جارە فیتپەمپە گۆڕم ئەمە 2 جار 3 جار فیتپەمپ گۆڕم زان دابەزێت چوارە خێن ئێستا خەتای بەنزینەکە هەتای بەنزینەکەی تاوانی بەنزینەکە بازارەکە باشە یعنی خەڵک هەرچەندە قەیرانی داراییشە بەڵام خەرک هەر تەڵەبیاتی لەسەرە چونکە میوە شتێکی بە سوود و بەتامە بەڕاستی زۆر بۆ ئینسانی بە سوودە. ئەو بازارە بە میوە و سەوزەواتی خۆمانەیە هەمووی من سەوزە فرۆشم هەموو لە دەوروبەری هەولێرێ دەینێن کەوەرە کەرەوزە زەرجیرە مەعدەن وسا هەموو نەعەجیایەکمانەیە. ئەمڕۆ مەراسیمێکی زۆر تایبەت بەڕێوە چوو لەلایەن هاوڕێکانمان و دەستەی باڵای ڕێکخراوێتی نابینانەوە بۆ بەرزڕاگررتنی ساڵیادی دامەزرانی ڕێکخراوەکە و ئەمڕۆژ بەشێکی باش لە هاوڕێ نابینەکانمان بە گۆرانی وتن خۆمەک پێشکەشکاری ئاهەنگەکە و چەند هاوڕێکی دیکەم بە بەژەنینی میوزیک بەشدار بوون و ئاهەنگیان جوان تێکرد. ئێمە داواکارین لە حکوومەت هاوکارێکی نابینیان بکەن بە پێی پێویست و هەروەها داوا لە لایەنی پەیوەندیدارەکەن کە هەر کەسێکن کەسانێکن دێنە ئەم وتارەکە نەکەنە بابەتی حیزبی وەکو نەڵێن وەکە ئێمە کۆمەڵێک حیزبین فڵان شتمان کردو ئەومان کردو لەبەرەوەی ئێمە ئەزانین کە ئێمە چۆنە و بارودۆخی ئێمە چۆنە و دەزانین کە ئەوان چیان کردو و چیان نەکردو.